گاڵتەکردن بە نیقاب و حیجاب وەڵا گاڵتەکردن بە حیجاب ئەیتر کفرە. گاڵتەکردن بە حیجاب کفرە. حیجاب فەرزە و هەموو ئافرەتێک و ئاەتی قورئانی لەسەر دابەزیە. هەر کەسێک گاڵتە بە نیقاب بکە ئەوە ئەبێ بێتە ئیمانی خۆیان. یعنی ئێستا من ئەگەر ئافرەتێک لەبەر خاتری خوا پەچەی دابێتە دەمچایە بۆ من براژنێکم پەچەی داوە تێگەی با من خۆم بە سونەتیشی بزانم ئەو لە من ئازاترە سونەتەکەی جێبەجێکردم بڕۆم باڵتی پێ بکەم. نەکبەتیە یعنی ڕیشتاشین بەبێ عوزر حرامە. بەڵێ ڕیشتاشین بەبێ عوزر حرامە. ئەگەر عوزرت نەبێ ئەبێ ڕیشت هەبێ. من آخر ئەڵێ بێ عوزر. ئەگەر عوزرت هەبێ ئیترەوە عوزر خۆت و خوا عوزر لای خۆت و خوایە درۆ ناکرێ لێل خوایە. داواکارم هەموو ئەم پیاوە بەڕێزانە بە تایبەتی ئەوانەی تەمەندارن گشتان وەکو حاجی قاوەر و وەکو حاجی نووری ئەمانە کە بڕیاریاندا دەستکەنە ڕێگشتان ڕیشدانن بۆ داینانن. ئەمە سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. والله ئەمە نەخۆشە ئەگەر پیاوە بە تەمەنەکان بە تایبەتی ئەوانەیە کە هیچ عوزرێکیان نییە ڕیشیان بێ ئاخر ئێژی ئەخورێ کاکە ماوەیەتر ناخورێ ئیسە بیکە دڵنیا بە ماوەیەتر ناخورێ لە ئەوڵ ئەخورێ بەس دوای ماوەیەتر ناخورێ. ڕیشدانن ئینشاء الله خوای گەورە بەرەکەتی تێخا ژنەکانتانیش پێیان ناخۆش نییە تۆزێ لە ئەوڵە زبرە عەزێتیان نەدا بەس دوای ماوەیە زبرەکەی نامێنێ ئینجا دەستی پێ تێرێ زای چەنێ خۆشە. برادایکە عایشە دەستی هێناوە ڕیشی پێغەمبەر صلی الله علیه وسلم دایمەنیش ئەیفەرموو سوێن بەو خوایەی کە پیاوانی بە ڕیشۆ جوان کردووە. سوێن بەو خوایەی کە پیاوانی بە ڕیشۆ جوان کردووە. ڕیشدانن لەسەر من دڵنیابن دوای ماوەیەکی ژنەکان زۆر ڕازی ئەبن لەو پیاوانەی کە ڕیشیان هەیە هیمەتی لێ بکەن و مەترسن داینن لە هیچ مەترسن. ئینشاءالله ئەلەم مزگەوتە ئەگەر 100 نەفەر داینا ئیتر ئەبێتە شت گەنجەکانیش دڵیان چاوتان لێەکەن. ئەوە ئیتر باس عوزر بینی خۆتۆنە خوا بین و خۆتان و خوا ئەگەر عوزرتان هەیە ئەوە ئیتر ئینشاءالله ڕۆژێک لە دڵ خۆتەوە. ئەگەر من لە چ شتێکە عوزرم بوو بۆ نمونە ئەگەر لە چ شتێکە عوزرم بوو کاک ریاض ئەزانی چی بکەم نیەت زۆر مهمە زۆر بڵێم خوایە زۆر حەزەکەم ڕیشدانم ئەم سونەتەی پێغەمبەر جێبەجێ بکەم خوایە یارمەتیم بدە ڕۆژێ لە ڕۆژان بتوانم داینم حتا ئەو ڕۆژەی دایانەی عوزرت هەیە ینی مەسەن کێشەت بۆ دروستەکەن لە دەوامە ئەمانە حتا ئەو ڕۆژە ئومێد دەکەم گوناحبار نەبی ئەگەر عوزرەکەت ڕاست بێ دوای ئەوەیش کە عوزرەکەت نەما داینەن و ناوی خوای لێبێرن.